بۆ چاوەکانی سەر پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم دەوایەکی زۆر تایبەتی بۆ ئێمە داناوە. طبعا لە طبی نەبەویە دوو دەوا بۆ چاوی سەر هاتووە، دوو دەوا. یەکێکیان بریتێ لە کل، یەکیان بریتێ لە دوعا. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم هەموو شەوێک چاوەکانی کل ئەکرد چاوی ڕاستی سێ جار، چاوی چەپی دوو جار. ئەفەرموون زانایان لە طبی نەبەویە، ئەفەرموون زانایان لە طبی نەبەویە باشترین دەوا بۆ چاوەکان کلی ئەسڵیە بە مەرجێ بەو شێوازە تێکرێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تێکرد. بە ڕۆژە قەت بەکاری نێناوە، شەو کاتی خەو چاوی ڕاستی سێ جار، چاوی چەپی دوو جار. وە لە دوعاکانە اللهم متعنا بأسماعنا وأبصارنا وقوتنا ما أحييتنا. دعاءك أخوي جان هێزی چاو بینایی و بیسایی و هێزی خۆمم بدەیتەوە هەتا ئەوەندەی لە ژیانم ئەوانم لێ نەسەنیتەوە، چونکە زۆر گەورەیە ئینسان، ڕووناکی چاو زۆر زۆر گەورەیە لە ئینسانە. دەی بەو خۆیە ئەم چاوە چەند گرنگە بۆ ژیانی تۆ، بەسیرەت بۆ لایەنی دینداری تۆ ئاوا گرنگە. بۆی ئەصحابی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم هەموویان چاوی دڵیان کرابوویەوە. ئەو بوجارێکیان لە خزمەت ئیمامی عوسمان لەگەڵ ئیمامی عەلیە هەردووکیان دانیشت بوون، سەری کرانەوەی چاوی دڵکە. پیاوێک لێەوە تێپەڕی، ئیمامی عوسمان فەرمووی ئەمە دارتاش، ئیمامی عەلی فەرمووی نە حەداد، ئاسنگەرە. دوای چەند پرسیاریان کرد لە پیاوەکە، وتی وەڵڵی چەند ساڵە دارتاشم، بەس فترەیەکە گۆڕیمە کردووە بە حەدادی، وازم بە دارتاشەکە هێنا. ئەمە کرانەوەی چاوی دڵی ئینسانە. بەچی ئەم چاوی دڵە لە دینە بەچی ئەکرێتەوە؟ ها فەرمایشتەکەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم فەرمایشتی وەلی، چۆن ئینسان ئەبێتە وەلی خوا. ئەفەرمێ ئەگەر هاتو سنەتی زۆری کرد كنت بصره التي يبصر به. من خواجان ئەفەرمێ من ئەمە ئەو چاوەی کە ئەو پێ ئەبینێ کە بوو چاوی دڵ ئەکرێتەوە، بەسیرەت بۆ ئینسان ئەکرێتەوە. چۆن ئەمە دەوایەکە ئێستا ئێمە هەمومان ئەزانین چاو لە گەرمای زۆرە کوێرە بێ، لە سەرمای زۆریشا کوێرە بێ. هەندێک جار چاو سەرما ئەیبا، جاری چاو وا هەیە ڕەنگ ئەیبا. بۆیە کاتێک کە بەفر ئەباری وەختی خۆی لە کوردەواری خۆمانە چاویان ئەڕەشت بۆەوەی هەیبەتی با بڵێن ئەو تیژی سپایەتی بەفرەکە چاویان نەبات، چونکە چاوی ئەبردن دوای هیچیان نەئەبینی. بەتایبەتی کاتێک کە بەفریان ئەماڵیەوە چاوەکانیان ئەڕەشت. چۆن ئەمە مەسەلەن ئەبینی چەند شتێک هەیە هۆکارێک خۆمان ئەزانین چاومان بەرەو خراپە ئەبا. ئێستا هەر هەومان ئەزانین شاشە چاومان بەرەو کزی ئەبا، بەرەو کوێری ئەبا. لە دڵیشە ئاوا هەندێک شت هەیە سوور ئەزانی کە بەسیرەتی دڵی کوێرەکاتەوە. بۆیە ئیبن القەیم لەم باسە ئەفەرمێ المعاصی تعمی البصیرە. معاصی و گوناهەکان بەسیرەت و بینایی دڵی ئینسان کوێرەکەن. ومن عقوباتها أنها تعمي بصيرة القلب. یەکێ لە عقوباتی گوناهەکان ئەوەیە کە بەسیرەتی دڵەکان تەواو ناهێڵێ. وتطمس نوره، نورەکەی ئەکوژێنێتەوە. وتسد طرق العلم، ڕێگاکانی علم هەر هەمووی دائەخرێن لەم کەسە. وتحجب مواد الهداية، مادەکانی هیدایەت و بەرەو خواچوون هەر هەمووی حەجب ئەبێ، لێ پەردەیەک لە بینی ئەو لە موادی هیدایە دروست ئەبێ. ئیمامی مالیک کاتێک کە ئیمامی شافعی بینی زۆر گەنجێکی ئازا و نەشیط و وریا و سەیری کرد، فەرمووی إني أرى الله تعالى قد ألقى على قلبك نورا. ئەبینم ئەی شافعی خوا نورێکی خسوتە ناو دڵێ، فلا تطفئه بظلمة المعصية، بە تاریکی گوناه دڵەکەت یان نورەکەت مەکوژێنەرەوە. ابن القیم لێرە شتێکی زۆر عەزیم باسەکە کە لە هیچ شوێنە بە خزمەتی نەگەیشتوم. ئەفەرمێ هۆکاری چییە؟ ئینسان لە قیامەتە دەموچاوی یا سپی ئەبێ یا ڕەشە. يوم تبيض وجوه وتسود وجوه. خواجان لقرآن باسي كردو هندي لدمجاو كان رشبن هنديك سبي ابنو. سبحان الله اشتكي زور عظيم باسك أفرمل للدنيا دا ضل أو هاي ضل يا سبي يا رش، يا برو سبيتي أي بيتو يا برو رشي أي بيتو تولى من الملانية لو بينا. أفرمل لقيامته أم تاريكاين أو ضل يا أمرناكين أو ضل يتناو نيوتشواني إنسان. ئەگەر لێرە دڵ ڕەش بوو لەوێت تەسود وجوه، لێرە دڵ سپی بوو لەوێت تەبیض وجوه.
ئەم لەطیفەی ئیبن القەیم لە هیچ شوێنێکتر نەمبینیەوە لە خزمەت ئەم کتێبانە بێ کە بە خزمەتی گەیشتوم. ئەفەرمێ بۆیە ئینسان پێویستی بەوەیە جەواریحەکانی خوایی بکە، هەموو لاشەی دەستی، چاوی، قاچی، زبانی، گوێی. ئەفەرمێ ئەگەر هات و گوناهت کرد وردە وردە دڵەکە تاریک ئەکەی، لێرە ڕەشی ئەکەی، ئەی لە ڕۆژی قیامەتە سوبحان الله ئەم ڕەشی ناودڵێتە نێوچەوانی ئینسان. ئەی ئەگەر تاعەتێ کرد، باشەت کرد، وردە سپی ئەبیتەوە، دڵەکەت لێرە سپی ئەبێت، لەوێش دەموچاوە سپی بێتەوە.